پەیوەندی تەلەفۆنی بارزانی و ئەردۆغان ئاماهەنگی بۆ ڕێگریکردن لە تەشەنەکردنی شەڕ لە کاتێکا ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە بارودۆخی یەکجار ئاڵۆز و ئەستیارە تێپەڕێ ئەو لێروان قەرە پەیوەندی دیبلۆماسیان بۆ پاراستنی ئارامی نەوچەکە چڕەکەنەوە. ئەمڕۆ شەممە 7 ئازار 2026 نێچیروان بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان پەیوەندی تەلەفۆنی لەگەڵ ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆک کۆماری تورکیا ئەنجامدا. لە ناوەڕۆکی گفتوگۆکە هەردوو سەرۆک بەوردی تیشکیان خستۆتە سەر ئەڵەنگاری مەترسیدار کە باهۆی جەنگەوە ڕوویان لە ناوچە کردووە. بارزانی و ئەردۆغان هاوڕابوون لەسەر پەرسەندی گرژیەکان ئەڕەشەیەکی ڕاستەقینەیە بۆ سەر سەقامگیری ئێستا و داهاتوو. بۆی جەختیان لەسەر پێویستی گرتنەبەری ڕێگەچارەی سیاسی کردەوە تاوەکو ڕێگری لە تەشەنەکردنی ململانیەکان و بکرێ و گەلان لە ماڵوێرانی شەڕ بپارێزن. سەرۆک کۆماری تورکیا سوپاس و پێزانینی تایبەتی خۆی ئاڕاستی نێچیروان بارزانی کرد بۆ ڕۆڵی دیار و ئەرێنی لە هاوکاری پشتیوانیکردنی پرۆسەی ئاشتی لە تورکیاش گێڕاوێتی. ئەردۆغان ئاماژەی بۆ کردووە ئەمەڵوێستانە فاکتەری بنەڕەتین چەسپاندنی تەبای و پێکەوەژیانی گەلان کەمکردنەوەی ئاستی گرژی لە سەرانسەری ناوچەکە. لای خۆی و سەرۆکی هەرێمی کوردستان دووپاتی کردوێتەوە هەرێمی کوردستان وەک هەمیشە وەک فاکتەری ئارامیە مێنێتەوە. نێچیروان بارزانی جەختی کردوێتەوە کە هەرێم پشتیوانی لە هەر هەنگاوێکی ئاشتی خوازانە و دیالۆگەکە بۆ چارەسەرکردنی کێشەکان بە ئامانجی ئەوەی ئاسایش و بەرژەوەندی گشتی هەموو گەلانی ناوچەکە با پارێزراوی بمێنێتەوە.